سڵاتان لێبێ گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانیتان پێشکەش دەکەم لە توودەی زمانی تورکیەوە دەست پێ دەکەین کە تێیدا بڵاو کراوەتەوە ئەحمەد داوودئۆغڵو گفتوگۆی لەگەڵ سەلاحەدین دەمیرتاش ڕەت کردەوە بە بیانووی ئەوەی دوا لێدوانەکانی هەدەپە هیچ دەرفەتێکی بۆ گفتوگۆکردن نێشتۆتەوە. چاوەڕوان دەکرا ئەحمەد داوودئۆغڵو سەرۆکوەزیرانی تورکیا لەگەڵ سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی هەدەپەدا کۆ ببێتەوە بۆ گفتوگۆکردن لەبارەی دەستورە نوێیەکەی تورکیا و قەیرانەکانی چاکسازی و بودجە لە تورکیا. ماڵپەڕەکە بڵاوی کردوتەوە سەرۆکوەزیرانی تورکیا لە بەیاننامەیەکیدا ئیدانەی لێدوانەکانی هەفتەی ڕابردووی هەدەپەی کردووە و ڕایگەیاندووە هاوسەرۆکەکانی هەدەپە جارێکی دیکە سەلماندیان کە لە سیاست تێنەگەیشتن و تێگەیشتنی سیاست بۆ چارەسەرکردنی کێشەکان پێویستە. هیچ بە پێویستی نازانم لەسەر مێزێک پێکەوە دابنیشین. هەروەها لە ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ راپۆرتێکدا باز لە چیرۆکی چەند خێزانێکی فەڕەنسی دەکات کە چۆن منداڵەکانیان بەرەو سووریا ڕۆیشتن و ئاماری ئەو وڵاتە دەخاتە ڕوو کە زۆرترین لە هاوڵاتیان چوونەتە ڕیزەکانی داعشەوە. ڕۆژنامەکە ئاماژە بەوە دەکات کە ژمارەیەکی یەکجار زۆر لە خێزانی فەڕەنسی بەرەو سووریا کۆچ دەکەن و ئەم ساڵ زیاتر لە 1100 منداڵی تەمەنی خوار 16 ساڵ چوونەتە ڕیزەکانی داعشەوە. ئەمەش لە کاتێکدا کە بە پێی سەرچاوە حکومیەکانی فەڕەنسا لە ساڵی 2012 تا ئێستا نزیکەی 50 منداڵ لە فەڕەنساوە بۆ سووریا براون. لە راپۆرتەکەدا ئاماری ئەو چەکدارە بیانیانەی لە ڕۆژاوای ئەوروپا چوونەتە ڕیزەکانی داعشدانراوە و بەو پێیە فەڕەنسا گەورەترین ژمارەی بەردەکەوێت. لە BBC بڵاو کراوەتەوە پۆلیسی سربیا نزیکەی 80 کەسی بە تۆمەتی گەندەڵی دەستگیر کرد کە بە یەکێک لە گەورەترین لێکۆڵینەوەکانی دژی گەندەڵی لە وڵاتە دادەنرێت لە مێژووی ئەو وڵاتەدا. یەکێک لە دەستگیرکراوەکان سلۆبۆدان میلۆساڤلیڤیکە کە یەکێکە لە وەزیرانی پێشوو لە حکوومەتی ئەو وڵاتە. دوو بەرپرسی پێشووی وەزارەتی ناوخۆ و ژمارەیەک سەرۆک شارەوانی و سەرۆک شارەوانیەکانی پێشوو ژمارەیەک لە بەڕێوەبەرانی کۆمپانیاکان لە ناو دەستگیرکراوەکان هەن. ئەو هەنگاوی حکوومەتی سربیا لە کاتێک دێت کە سربیا لە دانوستاندایە بۆ بوون بە ئەندامی یەکێتی ئەوروپا. یەکێک لە مەرجەکانی یەکێتی ئەوروپا ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە. نوێبۆسیا ستێڤانۆڤیک وەزیری ناوخۆی سربیا ڕایگەیاند ئەوانەی دەستگیر کراون تۆمەتبارن بە خراپ بەکارهێنانی پۆستەکانیان و گەندەڵی دارایی. بەپێی ئەو کەیسەی بۆ تۆمەتبارەکان کراوەتەوە. لە ساڵی 2004دا ئەو بەرپرسانە نزیکەی 70 ملیۆن دۆلاریان خراپ بەکارهێناوە و گەندەڵیان ئەنجام داوە. لە گاردیانی بەریتانیش بڵاو کراوەتەوە میلۆس زێمان سەرۆکی چیک ڕایگەیاند کۆچی بەرفراوانی کۆچبەران بەرەو ئەوروپا داگیرکردنێکی ڕێکخراوە و ڕایگەیاند گەنجانی سووریا و عێراق دەبێت لە وڵاتی خۆیان چەک هەڵگرن و جەنگ دژی داعش بکەن. زێمان ڕایگەیاند من بڕوایەکی تەواو هەیە کە ئێمە ڕوبەڕووی داگیرکاریەکی ڕێکخراو دەبینەوە بەهۆی کۆچبەرانەوە. زێمان دەڵێت نازانم بۆچی ئەو کۆچبەرانە چەک هەڵناگرن و جەنگی ئازادی لە وڵاتی خۆیان ناکەن دژ بە داعش. ئەوە یەکەم جار نییە کە زێمان لێدوانی لەو شێوەیە دەدات و لە مانگی ڕابردوودا بەشداری لە خۆپیشاندانێکی دژ بە ئیسلام کرد لە پراگی پایتەختی چیک. گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانی پێشکەشکردن بە ئاختەوار بن.